ئێستا تقریبان باشە خەڵکەکە لە ئاستێکی باشایەن ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەم دەرڕێکخراوەکەم کەمپینەمان ڕاگەاندووە بۆ براو خوشەکانمان لە هەولێر کە بەهۆی ئەم کارە ساتە سروشتیەوە زیانیان لێکەوتووە تا ئێستا خەڵکەکە یەت بەس بە پێی پێویست نییە ئەو باشە نییە لە شوێنی تموحیەمانە کە شارێکی وەکو سلێمانی هەمیشە لە هەموو حەدەسەکانە پێشەنگ بووە بۆ ئێمە لێرەوە داوا لە کۆمپانیا خێرخوازیەکانەکەم لە سەرمایهدارە خێرخوازیەکانەکەم بێن سەردانی ئەم کەمپینە بکەن و بۆ ئەوی بتوانین هیچ نەبێ بەدەستێکی واوە بڕۆنە هەولێر کە کەمێک لە ئازارەکانی براخۆشکەکانمان کەم بکەین و هاوکاریانە بریتین لە پارەیە خواردنە ڕاخەرە جلوبەرگە قەمسەڵەیە ئیتر هەیە عشای ناوماڵێ نێوەکو تەلەڤیزیۆن و ئەمانە و زۆپا ئەمانە هاتووە ئێمە وەرێگریت ئەگەر بکرێ ئیمکانیت پارەکە مادیەکە باشترە چونکە تۆ ئەڕۆیت مەسەلەن ئەتوانی پارەکە لە زەرفێک کاتە سیمیان بکەی لێ ئەو باشترە بۆ ئەوانوانێ زیاتر ئیسفادیان پێ بگەێنێ.